بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی تەندروست بۆ هەموو لایەک ئەمڕۆ بە چەند ڕاهێنانێکی سوودبەخش بۆ بە تایبەتی بۆ ئافرەتانی بەڕێز و بۆ خانمان ئینشەڵڵا بە هیوایەکی سوودێکی باش و دڵخۆش بن. ئەمڕۆ چەند ڕاهێنانێکمان هەیە سەبارەت بە قۆڵ. ئەو ئافرەتانەی کە زیاتر کە کێشدا ئەبەزێنن دوای کێشدا بەزانەکەیان شلبوونەوەیان توش ئەبێ. بۆ ئەوەی ئەم تووشی ئەم شلبوونەوەیە نەبن ئەتوانن هەموو ڕۆژێ لە دوای ڕاهێنانەکان چەند تەمرینێک هەیە بیکەن بە تایبەتی بۆ قۆڵ و بۆ سنگ. یەکێک لە تەمرینەکان بەم شێوەیە ئەمە بۆ پشتی قۆڵە ئەتوانی بم شێوازە بەرزیکەیتەوە وەزنەکان و سەریخەی. سێ جار دەیی کەواتە یعنی سێ تکرار هەر تکرارێک دەدانە یاخود سێ ژمارەیە هەر سێ ژمارەکە بۆ هەر هینێک دەدانەیە بەم شێوەیە بۆ پشتی قۆڵ ئەکرێ. ئێستا بۆ نمونە ئەم یاریزانە بەڕێزە کە تەمرینەکە ئەکا ئەیهێنێتەوە سەرەوانێ بەم شێوەیە دایە بەزێنێت تا ئاستی گوێ نابێ بە لە خوار گوێ زیاتر بڕوە ئەبێ زیاتر تۆ هەستت بۆ ئەم شوێنە بێت چکە تۆ ڕاهێنان بۆ ئەم بەشەی قۆڵەکەی شلبوونەوە لە بەشی پشتەوەی قۆڵە بەم شێوەیە دایەگرە سەریەخە دایەگرێ سەریەخە. ئەمە شێوازێک لە شێوازەکانی ڕاهێنانی پشتی قۆڵ. بمانەوێ بۆ سەر قۆڵ بیکەین بەم شێوەیە هێواش شێواش طبعاً ئەو وەزنەی کە تۆ بەکاری ئەهێنی ئەبێ لە توانای خۆتا بێ نابێ لە سەر و توانای خۆت بڕوە. ئەمیش سێ جار دەیمان هەیە سێ جار دەی بەم شێوەیە فەرموو سەیری یاریزانەکەکەن چۆن بە شێوەیە قاچی بە ئاستی شان بڵاوەکاتەوە نابێ لە شان بڵاوتر بێ. اینجا بەم شێوەیە وەزنەکە سەرەخاو دایانێتەوە سەریەخاو دایانێتەوە کەواتە ئەمە تەمرینی بەشی پێشەوەی قۆڵ بوو. یعنی سەر تەمرینی دوای ئەو یا ڕاهێنانی دوای ئەو کە بۆ هەموو بەشەکانی سەرەوە خوارەوەی قۆڵە بەم شێوەیە بەرزێکەمەوە تا ئاستی گوێ دایە بەزێنمەوە. بەڵام نابێت لە ئاستی گوێم زیاتر بڕاتە خوارەوە چونکە ئەما بێتە هۆی ئازاران لە شانەکانتە. بەم شێوەیە سێ تکرار هەر تکرارێک دەدانە بێ کەواتە یعنی سێ دەی بەم شێوەیە بۆ بکەرەوە تا ئاستی گوێ دایە بەزێنێ سەریەخە. ئەمە بۆ هەموو بەشی سەرەوەی قۆڵ و خوارەوەی قۆڵ و پشتی قۆڵ و زائیدەن سەر شانەکانمان. بینە سەر ڕاهێنانی دوای ئەوە کە عادەتەن ئەمە زیاتر بۆ بەشی سنگ بەکاریە بەم شێوەیە ناڕۆمە دواتر. ئەمە بۆ سنگ بەکارێت سێ جار دەیمان هەیە سێ جار دانە دەیی بەڵام بۆ مەرجەی زیاتر نەڕۆمە دواوە هەتا ئەم لاو ئەو لای سنگ بڕوە بەم شێوەیە. ئەمە شێوازی تەمرینەکەیە. تۆزە قۆڵ زیاتر بێن ئینجا بێنەرەوە دواوە بۆ شێوازە نابێ زۆر بێتە دواوە ئەبێ لە ئاستی ئەم لاو ئەو لای شان و سنگی خۆیان بێت. دەستخۆش. ئەمە چەند ڕاهێنانێک بوو سەبارەت بە قۆڵ و شان و سنگ. ئێمە تەمارینی تریشمان هەیە هەر تایبەتە بە شلبوونەوە خاستان بۆ ئەو کەسانی کە کێشدا ئەبەزێنن لە بەشی خوارەوە لە بەشی خوارەوە بۆ نمونە ڕان ناوڕان یا بۆ نمونە سمت ئەمانە هەمووی تەمرینی خۆی هەیە. ئەم بەشەی کە ئێستا ئەم ڕاهێنانی کە ئێستا ئەیکەم بۆ ئەم لاو ئەو لای ڕانە بەم شێوەیە ئەوەستم
ئەگەر بتوانم بە وەزنێکەوە ئەیکەم ئەمە زیاتر ئەگەر زۆر ئەو کەسە کێشی دابەزان بێ بەرەو توونبوونەیە بابەگەر بە وەزنەکەەوە بیکەم بەڵام ئەگەر بە بێ وەزن بیکەم زیاتر بۆ دابەزینی ڕانەکەیە ئەمە وەکو ڕێنماییە سەیری شێوازی کردنی ڕاهێنانەکە بکەن بەم شێوەیە ئەمە ئەتوانی هەفتە بە هەفتە عەدەدەکانی زیاکەی مەسەلەن بۆ نمونە هەفتەی یەکەم 3 جار دەی ئەەکەی هەفتەی دووەم ئەیکەی بە 3 جار 15 هەفتەی سێەم ئەیکەی بە 3 جار 20 هەتا توانای خۆت ئەمە لەلایەکە اینجا دوایی ئەمە سەر بەشی ئەملا هەر عینەن جوڵە 3 جار دەی وەکو باسمان کرد ئەگەر من بە وەزنەوە بیکەم زیاتر بۆ توونبوونەوەیە ئەگەر بە بێوەزن بیکەم زیاتر بۆ دابەزانە ئەمە بۆ کوێیە بۆ بەشەکانی ئەملا و ئەولای ڕانەکە زیاتر ئێستا کێشەی ئافرەتان زۆر زۆرە لەو بەشانەیە ئەمە تەمارینێکی وەکو وتمان بەشی خوارەوە یەمە سەر بمەوێ تەمرینی سکوات بکەم کە ئافرەتانمان زیاتر حەزیان لەو تەمرینەیە و هەنێکیشیان بەداوای لێبوردنەوە ئەڵەم زۆر بە غەڵەت ئەیکەن چونکە تەمرینی سکوات ئەبێ زۆر بە تەرکیز بکرێ تەمرینی سکوات هەر گاڵتە نییە یەکسەر تۆ بچیتە خوارەوە و هەڵسیتەوە بڵێ سکواتم کڕە نە دایمە تۆ بێ بەشی پشتەوە ڕاکێشی بۆ دواوە اینجا دابەزی نەک بە ئەژنۆکانە دابەزی بۆ پێشەوە ئەمە غەڵەتە چونکە دوای هەفتەیەک تۆ ناتوانانی وەرزش بکەیت چونکە ئەژنۆکانە زۆر زۆر ئەزێتی ئەگا بەم شێوازایکەم چۆن بمەوێ لەسەر کورسیەک ئەمەوێ دانیشم بەو شێوازە ئەمە شێوازی خۆی هەیە ئەم ڕاهێنانە ئەگەر من بمەوێ بۆ ئەملاو ئەولای ڕانم بیکەم یاخود بۆ سەر ڕانم بیکەم شێوازی قاچدانانەکەم بە پێی ئاستی شانی خۆم دایئەنێ نابێ لە شانم پانتر بێ و لە شانیشم بچووکتر بێ بۆمان بکەتەلار بەو شێوەیە ئەها زیاتر بۆ دواوە خۆیە کشێنێ وەک لەوەی بۆ پێشەوە چۆن بتەوێت تۆ لەسەر کورسێک دانیشی ئەبە شێوازە ئەمە پێوترێ سکواتی ڕاستی یان ئەگەر بمەوێ من هەر سکوات بکەم بۆ بەشی زیاتر کە ئافرەتان مشکلەی چاڵایی ئەملاو ئەولایان هەیە قاچم جووتەکەم ئەمە زیاتر ئەو مەنتیقەیە گرێتەوە کە ئێستا وتمان کە چاڵ کەوتۆتە ئەملاو ئەولای بەشی سمتیانەوە هەر عینەن شت بەو شێوازە ئەها عینەن شت بۆ دواوە زیاتر ئەچی وەک لەوەی تۆ بێتە پێشەوە بەو شێوەیە ئەمە زیاتر بۆ بەشی لاکانە چاڵایی لاکانە پڕبوونی لاکانە بمەوێ بۆ ناو ڕان بیکەم کە عادەتەن ئەو کەسانی کە کێشدا ئەڤەزێنن زیاتر شلبوونەوەیان هەیە لە بینی ڕانەکانیانە من بمەوێ عینەن حەرەکە بە سکواتێکم بەڵام قات زیاتر بڵاوەکەمەوە سەری پێکانم ڕووی ئەەکەمە دەرەوە کەواتە من ئەبێ ئەژنۆ بۆ دەرەوە بەرم چکە من ئیش لەسەر ناو ڕانەکەم بەم شێوەیە ئەمانەی باسمان کرد هەمووی 3 جار دەیی بێ زۆر باشە لە ئەوڵەوانێ هەتا ئەو کەسەی تۆزێ ڕایەت و ماسوولکەکان یەکرێتەوە بەو شێوازە ئەها ڕووی ئەژنۆ بۆ دەرەوە بەم شێوەیە کەواتە ئەمە ئیش لەسەر ناوڕانەکەت بە هیوای سوودێکی باش ئینشاء ئەڵڵا قەت نەناڵێن و تەندروست باشن